تەمەنای دەکەم دوعای دەکەم لە خوا دەپارڕێمە خوایە گیان ئینشاءڵڵا بە ناشکری نەبی کەس دەژینەوە. حاڵی ئەوم بوو هەدێک و بابە پاس بازدەی دوو کە دەمە 18 ساڵان ئیجازەم لۆ دەربینە حەز دەکەم سیارێکم لەو کرد بچێ و گوتم کوڕم بەس کولی ئەوەی سەف 6 تەواو بکە حتا ئەوە دەبی ئاوات بکەیتە زی ئینشاءڵڵا سیارێکی لۆ دەکڕم. بەداخەوە بەشێک لەو خەڵکەی پابەندی ڕێنماییەکان نابێتن بەشێکی لەو خەڵکەی تاکو ئێستا مۆڵەتی لێخوڕینی نییە. لە خلالی دەدا قاسارێکەچی دەست سیارەمان گرتیە بێ مۆڵەتە. هاتوچۆ و مرۆڤ دوو ڕووی یەک دراون. هاتوچۆ بێ مرۆڤەکان مانەوبوونی نییە بە پێچەوانەوەش مرۆڤ بەبێ هاتوچۆ ناتوانێت هیچ کارێک بکات. بۆیە هاتوچۆ ڕوخسارێکی سادە و ناوەڕۆکێکی ئاڵۆز و بێ کۆتایی لە خۆ دەگرێت. ئامرازەکانی گواستنەوەش لەو جەنگا وەک بۆمبێکی تەوقیت کراون. لە ئەگەری هەڵە بەکارهێنانی ئەو ئامرازە ئاسەواری ڕووداوی جەرگ بڕ و وێرانکەر دروست دەبێت. ئەم وشە سادەی هاتوچۆ تا ئێستا قوربانیەکانی لا قوربانی جەنگە جیهانیەکان زیاترن بەهۆی ئەو جەنگەی سەرشەقام کە مرۆڤەکان لە هاتوچۆدا دەیخولقێنن بۆیە ئەو جەنگە کە هەڕەشەیەکی گەورەیە لەسەر مرۆڤایەتی بەردەوامی هەیە. ترافیک لەم ئەڵقەیە یەکێک لە هۆکارەکانی ئەو جەنگەی کە ئامرازەکانی گواستنەوە و مرۆڤەکان دروستی دەکەن باز دەکات. ترافیک لە شاری هەولێر بەدواداچوون بۆ یەکێک لە سەختترین ڕووداوەکانی هاتوچۆ و ڕووداوێکی دڵتەزێن دەکات. لەو ڕووداوە خەون و ئاوات و ئومێدی چوار خێزان و بنەماڵەیەک بەهۆی ڕووداوێک لە گۆڕنرا. چوار دایک و باوک جەرگیان سووتە. ئەو ڕووداوەش لە درەنگانێکی شەو لە شەقامی سەرەکی کەرکووک لە هەولێر ڕوودەدات. ترافیک دەچێتە ماڵی قوربانیەکان. ئێرە ماڵی بەڵێنی قوربانیە. لێرە باوکی قوربانیەکە بە ئاخەوە دەڵێت پێم لە جەرگی خۆمنا دەستی خۆم گاز لێ دەگرم کە چۆن کوڕەکەی لە دەستداوە و نەیتوانیوە بیپارێزێت. ئەو ڕووداوەی کە بەداخەوە کە ڕۆژی 4 لە 5 شەمە لە جمعە کاتژمێر 8:30 لەو شێوەی بوو
کە ڕوویدا بەر لەوەی کە ڕووی بدا هۆکار ئەوە بوو کە کوڕەکەی خۆم کوڕەکەی من کە مۆلەتی شۆفێریشت هەیە ئیسانێکی ڕۆشنبیر و سەقافەتشی باشیە بەڵێن لە 6 ئامادەی دەخوێن پاش کە سعات پاش مەغریب کە نانی خوا پاش ناخواردن گوتی باوکە گوتی بابە سویچەکەم پێ دەدەی گوتم خێر بابە گوتی ئەوە لەگەر چەند برادەرێکی خۆم دەستم تۆپانێ دەکەم وەکو کوردەواریش دەرێت زەرگ زۆر خۆشەویستە منداڵ بەرامبەر داک و باب زۆر خۆشەویستە کزەیە کۆشی بن کزەک بە زەرگم هات نەمتوانی پێ نێدەم سویچەکەم پێدا ڕۆیشت گوتی ئەگەر گوت بابە ئەلێکە پێویستم گوت هەر دەمەش پێویست پەیوەندێکم پێوە بکە تەلەفۆن دێمەوە هەر چاوەڕانم کرد دواتر کە تۆزێکەوە بوو خزمێک پەیوەندی پێوە کردم چۆنی باش گوتم زۆر سپاس دەکەم گوتیەوە کوڕی جەمالی چی لاتیە گوتم بەڵێن کوڕی من بەڵێن سارێ بردێت چیە دامی کرد گوت نانا غەرت بووم داوای لێ ناکەم گوتیەوە جەمالشکەم لێدا یەکسەر فکرێکم لۆکری گوتمەوە شتێک هەیە ئەوە بوو ئەوزارە بخۆم تەلەفۆنم لە بۆ بەڵێنی کرد دووزار تەلەفۆنم کرد هەری نەگرت زەرش لێ دەدا دواتر تەلەفۆن لە بۆ داچ کرد داچشی هەری نەگرت زۆر ترس ئەوە بێن شتێک خیاڵێکم لۆ هات کە شتێک ڕووی داوە لێ ئەوە بووە دوای تقریبان چارێک دوای ئەو شتانە چارێکێکی پێچوو ئامۆزایەکمە بەخۆ بە خێزانی بە کوڕی سەلامیان کرد و گوتیان باسی خێزان گوتیان کە خێزان نای ئاسو گوتیانی ئاسو لە ماری نەگوت نەوەڵام بەتەنیا لە مارم دەفەر بوون گوتیاندا خۆت بگۆڕە لەبەرەوەی تراکسود شتوام لەبەر و خۆت بگۆڕە و بچم گوتم بەڵێن دامی کردیا یەکسەر ئەوم لۆ هات گوت بەڵێن دامی کرد گوت ناهیز نییە بخوای ئەوە بەڵێن دیارە دامی گوتی ئەوە بۆ گوم بەس ماوی لە ژیاندا هیچ ئەوە نییە زۆر ئیمکان گوتم نائیلە لە ژیاندا نەمایە گوتە پێشکە گوتم لە ژیاندا نەمایە ئەوە بوو کوڕەکەی ئامۆزا گوتی بەڵێ وەفاتی کردووە ئەوە بوو زۆر شین و ڕۆژێکی زۆر گەتی زۆرەوە بەس نەمتوانی ئەو ڕحمە ئەوەندە کاریگەری لەسەر خۆشەویستەکەی ئەوەندە تاسیری لەسەر و هەتا وەکو ئافرەت ئەوە نییە برێک کردەوە کە ناش زۆریشم لە خۆشمدا تەمەنایەوە دەکەم دوعای دەکەم لە خوا دەپارڕێمە خوایە جان ئینشاءڵڵا بە ناشکری نەبی کەس دەجی نەسووتێ ئەو کۆچی ئەو ڕووداوی بەو شێوەش بەڕاستی زیانێکی یەکجا زۆرە ئێستا من سابیەوە دەکەم چار دەرگم سوتایە لەبەرە ئەوەی برادەری کوڕەکەم بوون لە هەست و هەرس و کەوت و ئاستی ڕۆشنبیری وانش زۆر لێ نێزی بوو ئێستا ئەو چارگەنجە ڕۆیشتن ئەگە ئەو چارگەنجە ڕاستە بنەوە ئەزەلیات و بەس هۆکاریشیە ئەو چارگەنجە چانەوە چار ماڵی پێبێن چار خێزانی بێ دروست دەبوو چار ئافرەت دەچۆن سەر ژیانێکی تر ئەوم بە خسار ئەو داوکو بابە هەتا لە ژیاندا مابن هەر بیری هەر ئەوان لە یاد ناچ هەموو شۆفێرە لە منداڵیەوە لەوەی گەنجاتیەوە هەز بە بیری ئەوەی بکە ڕێنمایەکانی هاتوچۆ بە تەواوی شارزاوی هەمووی پەیڕەو بکە لەبەرەوە کە هەم پەیڕێوەکە زیانەکان کەم دەبی کە ئەوە لەهۆی هۆکاری کەش و هەواوە بوو کە تۆزێک بارامباری و لوز بوو سارەکە خزی ئەگەر ڕێنمایەکە تەواو بێت قەلوانە زۆر لەسەر خۆ دەبوو ئەوەی بەرامبەری کە لێدایە ئەگەر ئەویش ڕێنمایەکی تەواوتە بێ خولکەدا بەو شێوە سەریعی نەدات ئێستا لە شەقامەکە شێزدان دەرێت لەوانەیە و بە زیاتریش تێبەڕوو بوو ئەوە هات گوتی بابە دەچمە تۆپانێ نەمێژنێت چمە تۆپانێ های گوتی حەز دەکەم بچمە تۆپانێگە برادەرەکانم ئەمش گوتم کوڕم بارانە دەچی گوتی ئەرێ وەڵا دەچم حەز دەکەم نەمێژە و برادرانم نەدیت یا حەز دەکەم پێکەوە بچین تقریبا 6:30 هات ڕۆی هات هەر عەجەلە بوو ئەی گوڕم گوتم لۆ دەچی گوتی دەچم حەز دەکەم بچم لەگەڵ برادرام بچم وەتی چوو باش 8:30 تەلەفۆنمان لێ کرد چونکە نیو سەعات تاخیر بوو چونکە حەفلە بە هۆشگەمان هەبوو زەڕست لێدە داخراوە هەتا سەعات تقریبا 2:30 چارێک زانیمەکەەوە حادسێ کردیە کە چوشم لەبۆ توبعادلی کە دیتم محەممەدی تاقانم کە لێوە دیت بەڕاستی ینی لە جێ یەکەچ لە جاتی من بە ئەو جەرگە سوتایەکە ئەو تاقانەیە ینی بەڕاستی ئاگرم تێ بەڕاستی نازم نەمزانیت بکەم ینی هیچ دەستڕاشم بەرامبەر ئەو خۆدای گەورەی ینی بەڕاستی تەحملی دێ زۆر زەحمەتە زۆر چکەم بەخۆم بە یەتیمی بەخێکامە
لە نۆتیەک و بام ئەمری خوای کردیان لێ زۆر زەحمەتە لە دەستدانی زەرگەکە یان سوتاوەک زۆر زەحمەتە بەخۆم بە خۆش تاقە لە نۆتیەک و بام ئەمری خوای کردیان بە خۆش تاقە ساحب دوو خوشکم بەخۆمە من لە پیشەسازی باکوور ئیش دەکەم تعدیل چیمە یعنی ئەمە ڕۆژانە ئەو تشتانە دەبینیم بەس بەڕاستی نازم ئەو کە لۆ هێشیان نابی داوە لە گەنجەکان دەکەم داوە لە هەموو کەسەش دەکەم لە کوردستان دەکەم بەڕاستی ئەو دەدەستدانە ئەو عازانە دەکەم لە بە حادسەی سیارەی قەت لە چتوان نەبووە لە هیچ تاریخێک نەبووە داوە لە هەموو هاوڵاتیان دەکەم بەڕێزم بەڕاستی جەرگشتان زۆر زەحمەتە نومنەکبی ئەمن بەرامبەرتانم نومنەکبی تەماشای من کەن یعنی داوا لە هەموو گەنجەکان یاربی خوا هەمویان حەفزکە بەس بەڕاستی کارساتە بەڕاستی لە دەستدانی جەرگ زۆر زەحمەتە بەڕاستی هەندێک احتمالە من تەحملمە بێت داک زۆر زەحمەتە بەرامبەرداچی یعنی بەڕاستی ئەمن احتمالە طبقە خۆم ڕاگرتیبی بەس داک زۆر زەحمەتی خۆی ڕاگری بەڕاستی داوا دەکەم یعنی هۆشیار بن بەڕاستی هۆشیار بن یعنی زۆر زەحمەتە زۆر یەکێک لە قوربانیەکانیش محەممەدی تاقانەیە ئەو پیاوە دوای 20 ساڵ تەنها منداڵێک کە هیوا و ئاوات و داهاتووی بوو محەممەدی تاقانە بوو. ئەو کوڕە لۆ من هەموو شتێک بوو برام بوو خاڵم بوو بابم بوو هەموو کەسەکەم بوو ئەم ئەوان تەبرێتدا بوو بۆ برادێکم بوو بۆ هاوڕێکم هەموو شتەکەم بوو ینی صعوبەت ما پێکەوە دەکرێت دەم بردە سناعی هەموو ڕۆژ محاوەی ئەوم بوو هەدێک و بابە پاش بازدەی دوو کە دەمە 18 ساڵان ئیجازەم لۆ دەربینە حەز دەکەم سیارێکم لەو کرد گوتم کوڕم بەس کولی ئەوەی سەف شش تەواوکە هەتا ئەوە دەبی ئاوات بکەیتە زی ئیشاڵە سیارەکی لۆ دەکڕم گوتم ئەگەنە ساری خۆم ساری تۆ کوڕم دەبێت هەدێک و بابی ئیشاڵە دەرەجەی باش دەدەم دەچمە کولێکی باش دەچمە ئەوەی سەربەر بزگەم ئیشاڵە شادەش گەورە دەبێت. محەممەدی لاو تاقانە دوای 20 ساڵ تەنها ئەو کوڕەی ئەو خێزانە بوو بەهۆی ڕووداوی هاتوچۆوە ئەویش جێی هێشتن دایک و باوکێک ڕەنجی 20 ساڵیان بە ڕووداوی هاتوچۆ لە ناوچوو یعنی بەڕاستی دەبی زۆر هۆشیان بەڕاستی یان دەبی زۆر ئاگیان لە خۆبی کورە بەس زیجیان بە منداڵیان باوکەکان بە کوڕەکان بە داک و بابیان زیان بستی بە خوشکانیان بە قۆمی قیلیان منداڵیان یەتیم بەجێنێنن داچێن یەتیم بەجێنێنن بە خۆشیان جەرجی سوتاونەکە ئێستم جەرگەکەم سوتا تاو یعنی من تازە جەرگەی واچی محەممەدێکی بینمەجێ تاوە قەڵاس بوو. هیوادارم چیتر محەممەدەکان لە دەست نەدەین هۆشیار بن. بەداخەوە ڕۆژانە خەڵک دەبێتە قوربانی ڕووداوی هاتوچۆ. باچی تر نەبینە هۆکاری گیان لە دەستدانی خەڵکانی تر. خێرایت کەمکەوە. تاوەکو ئەم شتانە ڕوودەدەم پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. ئەو ڕووداوانە لە ناو سنتەری شارەکان ڕووی لە زیاد بوونە ئەمەش بەهۆی سەرپێکی شۆفێران و لادان لە ڕێنمایەکانی هاتوچۆ دروست دەبن. ترافیک لێکۆڵینەوە لە یەکێک لەو هۆکارانە دەکات کە دەبێتە هۆی ئەو ڕووداوە دڵتەزێن و ترسناکانە. ئەویش ئەو کەسانن کە مۆڵەتیان نییە و شۆفێری دەکەن یان ئەو مرد منداڵانەی کە دایک و باوکەکانیان لە پێناو ئەوەی دڵی منداڵەکانیان نەشکێنن ئۆتۆمبیلیان پێدەدەن. زۆر جاریش ڕوودا و لەو جۆرە ڕەفتار و مامەڵانە دروست دەبێت. بەداخەوە بەشێک لەو خەڵکەی پابەندی ڕێنمایەکان نابێتن ڕێنمایەکان هاتووە بەشێکی لەو خەڵکەی تاکو ئێستا مۆڵەتی لێخوڕینی نییە لێخوڕ نییە بەداخەوە لەو ئەو کارە ساتانێک کە ئێستا ڕووداوی هاتووە بەشێکی کە وەفات دەکاتن بەشێکی برینداری بەشێکی کە ئەندام نەبێتن. هۆکاری ئەوەش لۆی دەگەڕێتەوە کە پابەندی ڕێنمایەکان نابن و بەشێکیش کە مۆڵەتیان نییە بەشێکیش لەو دایک و باوکانەی کە سویسی سیارەکان دەدەن بە مناڵەکان
ئەو کارەساتێک کە ئێستا بە ڕۆژانە دەبینین لێ دەکەوێتەوە. ئێمە وەکو بەشی مۆڵات کە مۆڵە دەدەین بە هاوڵاتیان بەو خەڵکەی بەپێی یاسا و بەپێی ڕێنماییەکان ئەگەر ئەو شروتانەی تێدا نەبیتن دەرناسی لەبەر تاقینەوەکانمان قورسە و ئەوەش بەهۆی ئەوە کە زۆربەی کاتەکان گلەی لە ئێمە دەکەن دەڵێن لە بەشی مۆڵات زۆر بە ئاسانی مۆڵەت نادەن بۆیە ئەو ڕووداوانێک کە ڕوو دەداتن ڕۆژانە کە ئێمە دەبینین بەداخەوە بۆ ئەو کارە ساتانێک کە ڕۆژانە ئێمە دەبینین ڕوو دەداتن مردین دەکەوێتەوە بریندار دەکەێتەوە کەم ئەندام دەکەێتەوە ئەوەش کە پابەندی ڕێنماییەکانی هاتووە نابن و بەشێکیشیان تەمەنی یاساییان تەواو نەکردیە ئۆتۆمبیلە دەخۆڕن و بەشێکیشیان تەمەنیشیان تەواو کردە تاکو ئێستا مۆڵەتیان نییە دەتوانین ئێمە بە تاقیکردنەوە ڕۆژانە خەڵکێک دێ سەردانمان دەکاتن بە ئۆتۆمبیلی خۆی لە هەمان کاتدا مۆڵەتی نییە. ئەوانەی کە دێن بۆ دەرێنانی مۆڵەتیان نییە بە سارێ خۆیان بن ئەوانەیە دەبنە سەبەب کە ڕووداوی هاتووری بکەوێتەوە بۆی داوا دەکەین لە هاوڵاتیان تاکو نەبنە بە شوفێرێکی کارەمە و لێ هاتوو سارە لێ نەخۆن. خێر بێ ئیجازەت هەیە؟ بەڕێزم چۆن دەبێت چۆن بزانم تۆ شوفێری چۆن بزانم مۆڵەتت هەیە مۆڵەتی یاساییت هەیە چۆن بزانین بەخەتە سوێن نابی أنت موظف بالقرآن نابي كاتب لاش راقة بيني لاش راقة كاتب لاش راقة السيارة اللي جوايا كاكا جنابەتی هێشتان مۆڵەتت دەرنەهێناوە چۆن دەتوانی سیارە لێ بخڕی؟ چێ پێی گوتی؟ شتیوان یەکجارەکەم لادا ئەولایە سیارەکەت لادا ئەولای بەڕێزم نابی بەبێ مۆڵەت سیارە لێ خوڕن نابی کاکە فەرمو. ترافیک بۆ یەکەم جار لەگەڵ مەفرەزەکانی هاتوچۆ دیاردەیەکی سەیر تۆمار دەکات ئەو دیاردەیەش کە لەلایەن هاتوچۆ بە مەترسیداتر دادەنرێت لێخوڕێنی ئۆتۆمبیلە بەبێ مۆڵەت. مۆڵەتەکەی شۆفێری دوای لێکۆڵینەوە دەیان فێرخواز پێشەوەی ببن بە خاوەنی مۆڵەت بە ئۆتۆمبیلی خۆیان دێن و لە تاقیکردنەوەکانیش دەرناچن. ئەو تازە لە دایرە هاتنەوە دەمانێنە فەحسی تاکو ئێستا لە معاملاتی وەنیە ناکرێت کاکە چۆن دەبێت بە ئیجازە سیار لێ خوڕی مۆڵەتەکە وەگرە بە شێوەشی یاسایی ئینجا مۆڵ دەدە سیار لێ خوڕە ناکرێت وەنیە کەواتە ئەوەی ئەو ڕووداوانەی هاتووە ئێوە چێیە خەڵک وەنیە مۆڵەتی شۆفێری خوا مەحمەلاتی بزرکردنەکەت بۆ پشتێنی سەلامەتی نەبەستای برا. ئەوەی جێگەی سەرسوڕمانی ئەفسەرانی بەشی مۆڵەتە بەشێکی زۆر لەو فێرخوازانە کە دێنە تاقیکردنەوەکان بە ئۆتۆمبیلەکانی خۆیانەوە دێن لە کاتێکدا لە تاقیکردنەوەکانیش دواخراون و دەرنەچوون بە هەمان شێوە بە ئۆتۆمبیلەکانی خۆیان دەڕۆنەوە ماڵەوە. فەرمو ئەوەش بێ مۆڵەتە کاتۆ دەستی پێکردیە دەیەوێت مۆڵەت شفێری دەربینی سارە لێ دەخوڕی کارە ساتەکانی ئەوەی ئێمە کە باسی دەکەین ئاماژەمان پێکرد ئەوەیە تا پێستا مۆڵەت شفێری نییە سارە لێ دەخوڕی کە ئێمە دەڵێن ڕۆژانە کارەسات دەکەوتەوە ئەوانن کە کارەسات دەکەن. گەورەمەوە مۆڵەتی هەڵنەگرت بوو ئەوەش هەویەکەیتی ڕای کرد لە حاڵەتی ئیجراعاتی ڕای کرد. استمارەی پێ ئەو ئیجازەی بەغداشی پێ بەس ئیجازەی استمارەی لێرەش وەرگرتیە بەڵێ کەواتە مۆڵەتی یاسایی نییە. پۆلیس هاتووە بەس نییە بەوەی ئەو ڕووداوانە کەم بکرێتەوە ڕووداوی هاتووە پێویستە لەسەر خێزانەکانیش وازە حەز و ئارەزووی مناڵەکانیان بینن ئەو دەقەی باتوڕێ بە مناڵەکانیان بەڵام لێ نەگەڕێن
ئەو ڕووداوانە لێو کەوتەوە کە ئێمە ڕۆژان دەیبینین و داوا دەکەین لە هەموو هاوڵاتیان لە دایک و باوکان پابەندی ڕێنماییەکان بن ئاماژگاری مناڵەکانیان بکەن بۆی ڕووداوەکانی هاتووە کەم بکرێتەوە بۆی چیتر خەڵک ماڵی وێران نەبی و لە هەمان کاتیشدا هەم بەخۆت هەم بەرامبەرەکەشت تووشی ڕای هاتووە نەبیتن ئێمە دەبی پابەند بین. گەورمەواتە ئیجازەی دەدەینی ئەوەش سەنوێکەکەی ئەوجا بەبێ مۆڵەت تاتی ئیجازەی دەدەین مۆڵەتی نییە و بەێ لە خلالی دەدەقا چارەکەچی دە سیارەمان گرتیا بێ مۆڵەتە سەردانی بەڕێوەبەرایەتی پۆلیس هاتووە بەشی مۆڵەتی کردیا دەیەوێ مۆڵەت دەربینی مۆڵەتی هێشتان دەری نەهێناوە دەری نەسووە سیارە لێ دەخۆڕی ئەی ئەگە بە سەعات ئێمە مەفرەزە دابرین دەبیت چەندان خەڵک بگرین چەندان سەرپێچی یاسایی ببینین ئەوەیە کارەساتەکە کە ڕۆژانە ئێمە دەیبین. چۆن دەتوانانی یعنی تا ئێستا ئێمە مۆڵەتمان بە جەنابەت نەدایە جەنابەت شۆفێری دەکەین ئەوەندا هاجر پێ ناکەم بەس پێچم بۆ داوە پێی دێنەوە ساڵم بەس داوام ئەلێ لە فەرماندەی زێڕەبانی لا داولەکە ئێمە هێشتان دەرنەچووە بەڵام شۆفێری دەکاتێت دادۆ دەستی پێکردیا دەیەوێ مۆڵەت شوفێری دەربینی سارە لێ دەخۆڕی کارەساتەکانی ئەوەی ئێمە کە باسی دەکەین ئاماژەمان پێکرد ئەوەیە تا پێستا مۆڵەت شوفێری نییە سارە لێ دەخۆڕی. هاتوچۆ دەڵێت بەهۆی ئەوەی بەشێک لە دایکان و باوکان هەست بە بەرپرسیارەتی ناکەن سویچی ئۆتۆمبیلەکانیان دەدەنێ و هێشتا منداڵەکانیشان ڕاهێنانیان نەکردووە و شۆفێری بە تەواوی نازانن چۆن ئۆتۆمبیل کۆنتترۆل دەکەن و چۆن شۆفێری دەکەن. سڵاو کاکە ئیجازەکەت ئەزێت نییە؟ پۆلیسی هاتوچۆ دەڵێت بەشێکی زۆری ئەو ڕووداوانەی کە دروست دەبن ئەو کەسانن کە خاوەنی مۆڵەتی شۆفێری نین و شۆفێریش دەکەن بەشێکیش لەو کەسانەی کە لە هەندێک شوێن بوونەتە خاوەن مۆڵەت کە تاقیکردنەوەیکی زەحمەتیان ئەنجام نەداوە یان لێهاتوو کارامەنین بۆ بەکارهێنان و شۆفێری. سەیدەوە ئیستیمارەیە تازە نیشتنگێکەوە بەوەش لێ دەخڕین مۆڵەتی نییە. خۆشەویست ببینن کە بە چاوی خۆیان ڕۆژانە ئەو هاوڵاتە تازە هاتیە ئیستیمارەی وەرگرتە دەیەوێ مۆڵەت شوفێری وەربگری بەس ئیستیمارەکەی وەرگرتیا ڕقەمەشی گرتیا هێشتا ڕەمپەکەی مایە تەواو کەواتە مؤهل نەبووە وەکو شوفێرەی لێ هاتوو بتوانی لە شەقەمەکان سارە لێ بخوڕی بە ئارەزوی خۆی سارە دەخوڕی ئەمەش دەبتەوەی کارەسە. سباق بۆ هەوڵەتانی کە سەردانمان دەکەن بە مەبەستی دەرهێنانی مۆڵەت و شوفێری یەکەم قۆناغ یەکەم مەرحەلە فۆرمە کە فۆرمەکەی پێ دەدەین ئێمە واتە دەستپێکردنی دەرهێنانی مۆڵەت و شوفێریە چەند مەرحەلە چەند خطوەکی پێویستە یەک لەوانە پشکنینە تراکانە یاخود نووسنگەیە ئەوانە بە مۆڵەت شوفێری بۆی ئەژمار ناکری واتە مۆڵەتی نییە تا ئەو قۆناغانە تێنەپەڕێن گشت قۆناغەکان تێپەڕان مۆڵەتە ڕسمەکەی وەرگرت اینجا بە خاوەن مۆڵەت بۆی ئەژمار دەکرێتن بۆیە بە پێچەوانەوە هەوڵەتیان ئاگدار دەکەینەوە کەوا لەو مەرحەلانە ناکرێت سیارە لێ بخوڕێتن هەتا گشت قۆناغەکان گشت ڕایەکان تاقیکردنەوەکان تەواو نەکات. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی 11 مانگی ساڵی 2020 لە هەرێمی کوردستان زیاتر لە 2700 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە لەو ژمارەیەش 409 هاوڵاتی گیانیان لە دەستداوە و زیاتر لە 4380 کەسیش بریندار بوون. لە ماوەی ئەو 11 مانگە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان 1,308,000 سەرپێچی تۆمار کراون کە دیارترینیان سەرپێچی تیژڕەوی بووە.